زۆر باشە لەسەر مەترسیەکانی خراپ بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان قسە ئەکەین. من لە ستۆدیۆ میوانێکم هەیە ئاری هاوار توێژەری کۆمەڵایەتی بەخێر بێیت ستۆدیۆ کوردستان 24 کاگاری ئەگەر بە ئێمە بڵێیت خەڵکی ئێمە بەگشتی لە کوردستانە چۆن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارەهێنێت؟ زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ میواندارەکەتان، سپاس بۆ تەوەرەکە. بەڕاستی بەداخەوە ئەڵێم چونەکو توێژەرێکی کۆمەڵایەتیان وەکو کۆمەڵاسێکە و قساکەم بەداخەوە کە لە کۆمەلگای ئێمە ئەوەنەی ڕنگدانەوەکانی ئەڵێم بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرەو خراپبوون و ناشرین بوون دەڕوا بەداخەوە سوودەکەی شاردۆتەوە تا حەدێکی زۆر ئەتوانم وا بڵێم، چون کاریگەرێکی زۆری هەبوو بەداخەوە هۆکارەکەشی بۆ دەگەڕێتەوە ئەگەر سەیری مێژووی مرۆڤاتی بکەین بە مەلاین ساڵ دەگەڕێتەوە، ئەگەر مێژووی با بڵێین شارستانیەتەکان سیرکەینەوە بە هزار ساڵی ویستۆ تا شارستانیت دروستکراوە مرۆڤایەتی هاتوۆتە بەرهەم بگاتە ئەم قۆناغی ئێستا کە ئەگەر سەیری مێژووی سۆشیال میدیا و بەرکەوتنی لەگەڵ کۆمەلگا بە شێوەیەکی گشتی و کۆمەلگای کوردی بە شێوەیەکی تایبەت تەماشا بکەین ئەنی ناگەڕێتەوە بۆ چارەکە سەدەیە کە تقریبان هەر لە 95 و 97ەوە تۆڕە کۆمەڵایەتەکان هاتوۆتە ئاراوە لە دنیا. بەڵام ئەگە سەیری دەرەنجام و خراپەکەی سەیریکەین یاخود ئەو پێکدادان و ڕوبەڕووبوونەوە یاخود ئەو بازدانە خراپە کە لە ناو کۆمەلگای کوردیای بینین بەڕاستی شتێکی زۆر هۆکارێکی یەکەم ئاستی وشیاری زۆر گرنگە، چونکە کاتێک خۆیان کە دەڵی تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی بەستنەوەیەکی کۆمەڵایەتیە لە نێوان تاکەکانە هەر خۆیشی کە دامەزرا ئەمە یەکێک بوو لە ئامانجی دامەزراندنەکەی. بەڵام بەداخەوە لەبەرەوەی لە وڵاتی ئێمە هیچ سانسۆرێک نییە یاخود لە کۆمەلگای ئێمە هیچ دەست بە سەرداگرتنێک هەندێک یاساکانمان هەیە، بەڵام لە بەرامبەرە سزادانەکانمان لاوازە بۆ ئێمە بۆتە یەکێک لەو هۆکارانەی کە زۆربەی کاتەکان هەندێک خەڵک بۆ دەرخستنی خۆی، هەندێک خەڵک بۆ شکاندنی بەرامبەرەکەی، هەندێک خەڵک بۆ ناشرینکردنەکەی، هەندێک هیچی تر نیە جگە یەکەم ئاستی وشیاریە با بڵێن لاوازبوونی ئاستی وشیاریە. دووەم ئەوەی وتمان هیچ سزایکی قورس و تون نییە بۆی کە ڕێگر بێ لەوەی کە کەسێکە گەر ئەم جارە خراپ بەکاری هێنا بۆ جارێکی تر خراپ بەکاری مێنێ و ڕێگەی کشەم تا حەدێکی زۆر با بڵێن ینی ڕێگری لێ ناکرێت، چون لەبەرەوەی زۆر شاراوەیە، زۆر پێچ و پەنا و کونوکەلەبەری هەیە، بۆیە زۆر بە ئاسانی تاکەکان ینی وای لێ هاتووە تاک خۆی دەگۆڕێ، ینی دێکە ساعتی خۆی دەگۆڕێ، دەنگی خۆی دەگۆڕێ، ڕەنگی خۆی ینی ئامادەیە هەموو گۆڕانکاریەکی نەرێنی بۆ خۆی دروستکە بەس لەبەر ئەوەی بە شێوەیەکی ناشرین دیوەکەی تر پیشانە. ئێوە توێژەری کۆمەڵایەتین ڕەنگە ڕۆژانە ئەگەر ڕۆژانەش نەبێت بە بەردەوامی ئەم کێشە و گرفتانەیەتە بەردەستی ئێوە لێکەوتەکانی خراپ بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستانە چی؟ وەڵای تر ئەگەر بە بەردەوامی بین لە ژماردن نایە، بەڵام یەکەم شت شیرازەی خێزان، تێکدانی شیرازەی خێژان کە بە تۆپی سەرەکی دانرێت بە بەردەوامی هیچ ڕێکخستنێک هیچ خێزانێک نەماوەکو خێزان بەناو ماوە، بەڵام وەکو کارکردن یاخود وەکو بەرکەوتنی ڕۆژانە کە هیچ نا سێژەم چوارژەمێک دەبێت خێزان بوونی بەیەکەوە هەبێ کە ئێستا نەک سێژەم ژەمێکیش بە تەواوی بوونی بەیەکەوە نابێت کە لە خوانێکا بەیەکەوە دابنیشن. ئەمە یەک. دوو ئەوەی کە بە بەردەوامی دژایەتی یەک دروستەکە لە ناو خودی خێزانەکان یاخود بێ ئاگایی زۆربەی کات دایک و باوکان لە مناڵەکانیان، چون ئێمە خۆ بەس گەنج و مناڵی سەرقاڵ نەکردووە، ئێمە گەورەکان و بە تەمەنەکانشی سەرقاڵ کردووە، یعنی ئەوانەی کە هەر تۆزێک خوێنەواریان هەبێ بە بەردەوامی سەیرەکات. ئەمە قۆناغێکی ترە. ئەوەیەکی تر با بڵێن بابەتێکی تر ئەمە ترسەیە کە بە بەردەوامی تۆقینەیە کە بە بەردەوامی تاکی کوردی یاخود لە نەک کوردستان تەمانەمە شێوەیەکی گشتیە، بەڵام ئێمە باسی کۆمەلگای خۆمانەکەین ئەم ترس و دڵە ڕاوچەی کە ڕۆژانە هەیە بەڵێ لە ڕووی دەرونیەوە کاریگەری کوتمان بۆ دیارە کۆمەڵایەتی دەرونی پەرتەوازەیەکی تەواوی خێزان، دابڕانێکی فکر و زانست، دابڕانێکی هزری، ئەنی تاکی ئێمە ئێسەوەنە سەرقاڵی تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەگەر بێ بە دیوەکەی ترا بەکاری بێنێ بۆ بابەتی زانستی و بابەتی پێشکەوتن و لە ڕووی هزریەوە لە ڕووی تواناوە لە ڕووی بابەتەوە لە ڕووی بايخ بەخۆدانەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ژینگەوە لە هەر ڕوویەک خۆی بێ ئەوە نە بەکاری نانێ بۆ شتە جوانەکان ئەوە بۆ شتە خراپەکان بەکاری دێنێ کەواتە کاریگەریەکی کۆمەلگا و کاریگەریەکی تر ئەوەیە کە بەداخەوە ئەم پەرتەوازیە سیاسیەی کە ئێستا ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە یەکێک لە هۆکارانە تۆڕە کۆمەڵایەتیەکانە چون هەندێک جار لەوەیە لە یەکتێنەگەیشتنی قسەیەک ئەوە نە گەورە بکرێتەوە
بچێتە ئاستێک پێکدادان دروستکە ئەمەش بەشێکی تری با بڵین دەرکەوتەکان و لێکەوتەکانە ئەو دابڕانەی کە بەداخەوە بە بەردەوامی ئێمە پێمان وایە بەشێکی گرنگی لە ژیانی ئێمە داگرتووە بەڵام زیاتر با بڵین بەرکەوتن و ناشرینکردنە جگە لەوەی کە خود ینی وای کردووە ئەتوانم بڵێم تا حدێکی زۆرمان کەسایەتیشمان لە دەست داوە ینی کاریگەری لەسەر خودی کەسایەتێکەشمان کردووە جگە لە ئەو ژینگەی کە تێیدا دەژین کاکاری حەزمانەکە زیاتر لەسەرم بابەتە قسەمان بکردایە چکە بابەتەکە زۆر هەڵەگرێ بەڵام کات و دەرفەتەکە هەرەوە نییە ئیشەڵا لە بابەتێکتر و لە دەرفەتێکی ترای مەتوانین لە خزمەتی جەناب تابین لەسەر بابەتە قسە بکەین. ئاری هاوار توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ ئامادەبوون.